ئەو کاتەم باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، لە مانگی 11 تشرینی دووەم هەڵبژاردن لە عێراق دەست پێ دەکات. ئەم هەڵبژاردنە تەبعەن هەروەکو جاران بانگەشەی بۆ کراوە، بەشێکی زۆر لە هێزەکان بەشدارن، ئەوەی واجێگەی سەرنجە بەرەی چەپ یا حزبی چەپیش ئەم جارە تا ئەندازەیە ڕێکەوتێن کە لەم هەڵبژاردنە بەشداری بکەن. هەر بۆ بوونەوەی ئێمە داوامان کردووە لە بەڕێز عوسمانی حاجی معرف کە بەشداری ئەو بەرنامەیە بێ کە بەڕێزیان ئەندامی کومیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کاریگەری کوردستان. لە ئوسلۆ پایتەختی نۆروێژیش هەروەها لەوێش کۆبوونەوەیەک گیرە، لەوێش ئەحزاب و هێزە سیاسیەکانی ئێرانی و کوردستانیش بەشداریان کرد. ئەو مۆزوعش باسی زۆری لێ بووەوە، بۆ بوونەوە داوامان کردو لە بەڕێز لەسان نۆدینیان ئەندامی ناوەندی حزبی کۆمونیستی کاریگەری ئێران کە بەشداری بەرنامەیە بێ. بەڕێزان بەخێر بێن بۆ بەرنامەیە کاک عوسمان و کاک نەسەن. زۆر سپاس بۆ خۆت و سپاس بۆ ستاپی بەرنامەکە و سپاس بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەشت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ هاوڕێ نەسان. ئێوە و کاک عوسمانی حاجی معرف و زۆر سپاسگوزارم بۆ بەرنامەکە. زۆر سپاس. با لە کاک عوسمانەوە دەست پێ بکەین. کاک عوسمان، ئەو هەڵبژاردنەی وا ئێستا لە عێراقا لە مانگی 11 خەدەڵوەر یا مانگی تشرینی دووهەم بەڕێواچێت، لەلایەکەوە بە تایبەتی جێگەی سەرنجە، ئەویشەوەیە کە ئێوە ئەم جارە بڕیارتان داوە لەو هەڵبژاردنە بەشداری بکەن. چۆنە کە ئێوە بڕیارەتان داوە؟ ئایا ئاڵوگۆڕێکی تازە لەسەر ساحەی سیاسی عێراقا ڕووی داوە، یاکو ئەوەی کە نەخێر ئێوە بۆ خۆتان لەو بابەتەوە بیرکردنەوەیکی ترتان هەیە؟ ئەوەی ڕاستی بێ واقعەکەوەیە کە ئاڵوگۆڕێکی تازە یا پێشڕەویەک لە دۆخی سیاسی کوردستانی عێراق ڕووی نایەوە. ئەمە واقعیت ئەگەر وەختی دۆخی عێراق بەپێی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە، ئەو کێشە و ملانی کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە، ئەبینین عێراق بەرەو دوا هاتووە بەرەباش نەچووە. دەخالەتی ئێران زیاترەتیایە، چ ململانی ناوچەکە و ئیسرائیل و ئەمریکا زیاترە، و ئەم هێزە سیاسیانە موقعیتیان ئاڵوگۆڕی وای بەسەراتوە کە ئایندەکان معلوم نییە، دوایان هەڵبژاردنەوە هەن حکومەت پێبێن چۆنە بێت انتخاباتەکان. ئەوە مەسەلەیەکە کە ئاڵوگۆڕێک بە قازانجی خەڵک، ئاڵوگۆڕ بە قازانجی دۆخی سیاسی یا ئاڵوگۆڕ بە سەقامگیری بۆ ناوچەکە نابینێ بەڕاستی. بەڵام ئەوەی کە بۆچی کە ئێمە لە انتخاباتەکانی پێشوا بەشداریمان نەکرۆ کە لەم شەرایطەش باشتر بوون، کە لەم شەرایطی ئێستەی بەندەکانی هەڵبژاردن یا مەسائلێکە لەسەر هەڵبژاردنەیە زۆر لە دۆخە باشتر بوون، بەڵام ئێمە بەشداریمان نەکرەوە. مەسەلەی وە کە بۆچوونی ئێمە سیاسەتی ئێمە فعالیتێک ئێمە بیکەین بایکۆتمان هەڵبژاردووە زۆربەی وەختەکان، هەرچەنە چەند جار لە بەتایبەتی لە 2010 لە هەڵبژاردنەکانە کە گۆڕانی وەکو هێزێ بەشداری کرد، ئێمەش چوینە ئەو مەیدانەوە کە بەشداری بکەین، بەڵام هەڵبەتە نەمانتوانی ئەو بەشداری بکەین. لە هەمان کاتە جارەکانی کەش بڵێن بۆی کە جۆرێک ئەوەی کە خۆمان نەمانی زۆر بەشداری بکەین، یاخو لەبەر ئەو شەرایطە یا ئەو پێکهاتەی هێزە سیاسیەکان یا بەوەی کە هێزی میلیشیایە ئەو چەندەهات عوزورمان هێناوەتەوە کە ئێمە لەبەرەوە بایکۆ دەکەین بەشداری ناکەین. بەڵام یەکێن مەسەلەیە کە ئێمە چەند وەخت ئەم بایکۆتەمان کرد، بەڵام ئێستا بۆ نایکەین و بۆ ئەمانەوە بەشداری بکەین. مەسەلەکە بەڕاستی ئاڵوگۆڕێکە لە بۆچوون سیاسەتی خۆمانە لەباری عەمەلیەوە، نەک لەباری مەبدەئیەوە. ئێمە مەبدەئیەن لە بەرامبەر پەرلەمانە کە پێمان وایە پەرلەمان جێگای هیچ جۆرە ئاڵوگۆڕێک نییە، جێگای شۆڕشی کۆمەڵایەتی نییە، جێگای بەدەستهێنانی دەسەڵاتی کرێکار نییە، حتا بە معنایەک بە جێگای دەستناتی ئەم دەسەڵاتی میلیشیانی کە لە عێراق و کوردستانە هەر قابلی ئاڵوگۆڕن لە ڕێی پەرلەمانە و ناکرێ، ممکنیش لێ بکرێ. بەڵام مەسەلەکەەوە نیە کە ئێمە باوەڕمان بۆ نییە ئاڵوگۆڕ لە ڕێی پەرلەمانەوە، کە هیچ پەرلەمانێکە ناتوانێت ئاڵوگۆڕە بە قازانجی خەڵک، بە قازانجی یەکسانی، بە قازانجی خواستی خەڵک بێت. بەرحاڵ مەسەلەکەوەیە کە
ئەم مەدانێکە چۆن ئێمە لە چەندین مەدانە فعالەتی سیاسیەکەین و کاری سیاسیەکەین چێشمە چێژەکەین چالنجەکەین ئەچینە مەدانی ئەنواع مەدانی ململانێ و چێشمە چێش و لەگەڵ هێزە سیاسەکانە لەگەڵ دەسەڵاتە ئەکرێت لە ناو پەرلەمان لە ڕێی پرۆسی هەڵبژاردن لە پەرلەمانە لە ڕێی چوونە ناو نوێنەرمان لە پەرلەمانە ئەم فعالەتە سیاسیە بەردەوام پێوین دەرگای هەڵسوڕانی سیاسی کراوێ و فرێڕەهەندە زۆر بوار هەیە بۆی کێمە بتوانین هەڵسوڕانی سیاسی تێ بکەین کە ناوەخنەکەشی بەرەو شۆرشی کرێکاریە ئەمە شۆرشی کۆمەڵایەت شۆرشی سوشیالیستیە کە ئەمە واقعی وجود و فەلسەفەی بوونی ئێمەیە بەڵام تا ئەگەین بۆی کە ئێمە ئامادە بین بۆ شۆرشی سوشیالیستی هەڵبەتە بە چەندین تونپێچ و فعالەتی سیاسی و مەسائل لاڕوێنە پێشەوە و یەکێ لە مەدانانێکی هەیە لە کۆمەلگا پەرلەمان بۆتە مەسەلەیەک لە کۆمەلگا ڕەواجی هەیە خەڵک ڕوا بۆ دەنگان خەڵک ئومێدی پێ ئەبێ هەنێ جار ینی مەجالێکە کە چەند ئێمە بە تەبلیغەکەین بە عەلەیهی پەرلەمان بەڵام نفوزێکی زۆر هەیە کە ئومێدیانێ بم پەرلەمانە بەرحاڵ ئێمە مسلمانە ئەم ئومێدەی خەڵک بڕەوێنینەوە هەڵمان ناوە بەڵام لەڕێ بایکۆت و بیمان سەرکەوتو نابین نەمانتوانێم کارە بکەین بەڵام ئەتوانین بە بۆی کە خۆمان دەخالەتکەین خۆمان حزورمان هەبێ خۆمان بچێن ناو پرۆسەکە و لە ئەگە بتوانین نوێنەرمان هەبێ ئەتوانین ئەم شەڕە کۆمەڵایەتیش بکەین یعنی مەدانێکە بۆ فعالەتی سیاسی ینی باشمان نەکردووە کە نەمان کردووە ئەبواە پێشتریشمان کردە ئێستا بڵێن ئەکسەرێتی کۆمیتە مەرکەزی و ڕابەریم حزبە گەشتن بووی کە کارێکی وا بکەین بەڵام بەداخەوە کە فریان نەکەوتوی نەماتوانی لەباری عملیەوە بەوەی کە نەزەرمان گۆڕاوە لەوەی کە بە مەدانێکی فعالێت تێزانین نەماتوانی ئەو ئامادەکاریانی کە پێویستە بۆ بەشداری لە مەڵبژاردنە بۆمان تەوفیر نەکرا بەڵام لە هەمان کاتە بەیانێکمان دەکردوڵین هەر لایەنێک هەر هێزێکی سیاسی کە ئێستا لەم هەڵبژاردنە ئەگەر ئەو پلاتفۆرمی ئێمە ئەو داواکارانی ئێمە ئەو فعال ئەو مەبەستانەی کە ئێمە هەمانە بۆ خەڵکی زەحمێکی شکرێکار ئەگەر لەمانە بەشی زۆری ئەمە لە پەرلەمان ڕاگەێنە ئێمە ئامادەین دەنگی پێ بدەین ینی ئەمەش شانسی دووەمەکە چینە سەر باسەکە و وردەکاریەکەی بەڵێ زۆر زۆر سپاس کاک نەسان تقریبەن بە هەمان شێوە ئێمە ئاڵوگۆڕێک لە ساحەی ئێرانە تەبعەن هەر بووە بەڵام وا دیارە گۆڕانکاریەک هادووەتە پێشەوە بە داوەتی دەڕێکخراوی مافی مرۆڤ لە نۆروێژ مافی مرۆڤ بۆ ئێران لەبێ هەندێ حزبی سیاسی بەشداری کرد لەوانە حزبی کۆمونیستی کاریگەری ئێران و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران کە ئەوانە لایەنی چە بوون بەشدارانیان کرد زۆر پرسیار لەم بابەتەوە هاتووەتە پێشەوە کە چۆنە ئەمە لە جەمعێکی ئاوا لە ناو عالمێکە کە بەشێکیان ناسیۆناڵیستانی ئێرانین و ئامانجێکی تریان هەیە ئێوە دانیشن و لەو کۆبوونەوە ئەبن ئەکرێ لەم بابەتەوەش تۆزیحێک دەنجە دوایەکی لەسەر وردەکاریەکانی زۆر سپاس دووبارە کۆنفرانسی ئۆسلۆ بە نەزەر من ڕوویدادێکی مهم بوو بۆ لە حاضر ڕوویدادێ مهم بوو کە ئێمە لە شرایطی ئێستای ئێرانە هاین لە موقعیەتی تحوڵاتی سیاسی ئێترازی جامعە بە تایبەت دوای جەنگی 12 ڕۆژە ئێمە بینین کە لە بانەوە هەیەتی حاکمە سیستمی جمهوری ئیسلامی مرتبەن شکافی تیا ئیجاد دەبێ لە یەک بڵاوە بێتەوە اختلافاتێکی زۆریان هەیە وە لە خوارەوە لە واقع کۆمەڵانی خەڵکن کرێکارانە ئێترازات و مبارزاتی ئەوان ڕۆژ بە ڕۆژ زۆرترە بێت ئێمە هەر ئێستا ئەو ڕۆژانە شاهدی دەها ئێترازاتی کارگەری لە نەیشەکەری هەفتەپە فولادی ئەهواز لە بەشهای جۆراوجۆری مەراکزی تۆلیدی و کارگەری ئێمە شاهدی ئێترازاتی بازنشستەکانین کە بە تەواوی هێزەوە لە چەندین شار هەموو ڕۆژێکە تقریبان عنوانی سێشەمبەهای ئێترازی دووشەمبەهای ئێترازی یەکشەمبەهای ئێترازی هەن لەسەر شەخامەکانە یەکی لەو شعارە مهمانە و لەم ئێترازات ئادریێت مەسەلەی زندگی حەقی مسلمی ئێمەیە کە مەحتەوایەکی زۆر کۆمەڵایەتی هەیە بەسەر یا لە دڵی ئەو
شرایطە ئەم کۆنفرانسە بەعنوانی کۆنفرانسی ڕێکخراوی حقوقی بەشەر و بەرگوزارە بێ و لە ئێمە داوەتە بێت و ئێمە دروست نەبوو ئەم داوەتە قبول نەکەین بۆبینەوە ئەمە تریبوونێکە ئەگەر کە ترێبوونێکی ڕەنگیە لە ئەحزابی جۆراجۆر لە ئەحزابی ئەتنیکی یا ئەحزابی ڕاست یا ناسیۆنالیست بەقەوڵ ئێوە بەشداریانەست ئەمە نابێمەوە فرسەتە بەم بۆنەوە لە دەست بدەین لەم تریبوونە هەم کۆمەڵە سازمانی کوردستان حزبی کۆمۆنیستی ئێران و هەم حزبی کۆمۆنیستی کارگەری حەمیدی تەخوایی و ئیبراهیمی عەلیزادە بەشدار بوون و لەم فرسەتە ئیسفادەیان کرد کە تەواوی بەرنامەکان و بۆچوونەکانی خۆیان بەتایبەت لە نەتایجێ و یا ئیدامەی تەجاربێکە لە خیزشی کۆمەڵایەتی ژنجیان ئازادیە هەیە لەوێ بەیانی کەن و بڵێن ئێمە بۆ ئەمە لێرە جەمە نەبووین کە ئێتلافی ئەحزاب بکەین بۆ جەمە بووین کە بزانین لە جامعە چه تەغییراتی تێتە بەرەوە و چه تەسیرات ئەتوانین لەسەر ئەم بێسا کۆنفرانسە دابنین بۆ پلاتفۆرمێ بۆ بۆچوونێ لە دەورەی گوزارە لەسەر مەسلەی دژ بە فاقر دژ بە بێکاری دفاع لە کارزاری نەبێ ئەعدامی زندانیانی سیاسی لە زندانەکانە دفاع دژ بە ئێعدام و تەواوی ئەو خاستوویستانەکە لە قاڵبی جنبشای جۆراوجۆری کۆمەڵایەتیە لە جامعە مەترەحە بێ ئێمە قسەی خۆمانمان کردووە و باسمان کردووە لە عینی حاڵە ئەگەر لەوێ بەحسێک دفاع لە فدرالیزم کراوە بە ڕۆشنی بێسا جوابمان داوەسە و ئالترناتیوی خۆمان لە مەقابلی فدرالیزمە یا ئەگەر دفاعێک لە حەقی مەسئلەی بە عنوانی ئیدئۆلۆژی تەمامیەتی ئەرزی کراوە جوابمان داوەسەوە لەسەر مەسئلەی حەلی مەسئلەی کورد قسەمان کردووە ئەمە تریبوونێکی کولەن مناسب بوو ڕوو بە جامعە و بۆ ئەحزابی تر کە لەم فرسەتە ئێمە ئیسفادەمان کردو لەم تریبوونە مناسبە سۆویستی خۆمان ڕاگەیان بڵێ کاک عوسمان ئەم پرسیارە ئەڵبەتە ڕوو بە ئێوە بەڕێز هەردووکتانە بەڵام داواکەم کاک عوسمان جواب بداتەوە دیارە ئێوە بۆ خۆشتان ئاماژەتان بەوە کرد کە پێشتر ئەبوایە بەشداریتان بکردایە بەشداریتان نەکردووە وا دیارە ئاڵوگۆڕێکی سیاسی لە ناو هێزی چەپە هاتوۆتە پێشەوە و ئەوە ئەو شەقەستوویە ئیدئۆلۆژیکیەتاندا زێک کەم بووەتەوە و زیاتر کراوەیە بۆ ئەوەی کە بتوانێت لە هەموو کاتوساتی ئیسفادە بکە ئایا ئەو بەحسی ئەو مۆزوعە لە ناو ئێوە بەحسێکی ئەرێنی بووە لە ناو ڕێکخراوەکەتانە و باس و شتی لێکراوە یا ئەوە لە پڕەکابەوە گەیشتوون بڵێ ئەزانیکەنە ئێمە وەکو من پێمانێت چەپ ئاڵوگۆڕێکی کە چەپ چەپە چەپ بۆ خۆی حاشیەن و ئەکسەرەنی لە ناو ڕەتیان بە کۆمەلگەوە نیە چەندەها گرو هەن پیانەڵێن چەپ کە چەپ معنایەوەی کە ڕەتی بە کۆمەلگەوە نییە ڕەتی بە ململانەکانی ناو کۆمەلگەوە نییە مەسایلێکی ئایدۆلۆجیە کە بڕێ من زۆریش لە کۆمەنیستەکانیش دەگیری ئەو حاڵەتە بوو کە ئەمە تاریخێکی هەیە و لە زۆر مەسایلە هەتا کۆمەنیستەکان لە مەیدانی کۆمەڵایەتی مەیدانی سیاسی لە مەسەلەی دەسەڵاتە لە مەسائلی چۆنەتی پەیوەندیکردن بە چینی کرێکارەوە هەموو لەمانەیە بۆکو مەسایلێکی عملی بە وچولی من هەمیشە گۆشەگیر بوون یا دوورۆپەرێز بوون و حزبی چەپ پێم وانێت چەپ بە معنای کەلیمەی چەپ سیاسی بێ ئێمە حزبی کۆمۆنیستی کرێکاری حزبێکی کۆمۆنیستی کە ئەمانەی ئاڵوگۆری ڕیشەیی لە کۆمەلگای پێک بێ ئاڵوگۆر ڕیشەی و ئێمە دەورێکی ئەساسیمان تیا هەبێ و ئەمە بەبێ شەڕکردن لەگەڵ دەسەڵات بەبێ پەیوەندیکردن بە لایەنی ترەوە بەبێ پەیوەندیکردن بە چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و داواکردنی خواستەکانی خەڵک و بەبێ کاری سیاسی دیپلۆماسی تاکتیک بە زۆر مەسائل ناتوانانی بچیتە پێشەوە حزب ئەگەر مەژاڵەکەی مەسائلی اجتماعی کۆمەڵایەتی و هەوڵدامێ بۆ ئاڵوگۆڕ لە هاوکێشەی سیاسیە مۆقعەتی پێکەڵە سیاسە ئەبێ زۆر فعالەتی سیاسی دەرگای کراوەی فراوانە ناکرێ خۆتی لێ دوورۆپەرێزکەی بە تایبەتی کە سەرنجی کۆمەلگە ڕاکێشێ بەسە بۆ نمونە هەر ئەمەی کە ئێستا لە ئۆسلۆ کراوە بە وچوونی من
مەسەلەیەکە بۆ ئێران مهمە مەسەلەیەکە بۆ ئێران مەطرحە هێزە سیاسەکان وەکو هاوڕەنەسانی جەڵێ تریبۆنێک کە تیا کۆبنەوە هەر کەس قسەی خۆیەکە نەفیکردنەوەی کە بەشداری بکەیت لەوە ئەو چەپگەراییە ئەوەی کە چەپگەرایەکە کە ئەوەی کە بڕۆ لەوێ قسەی خۆکۆ بە مجتەمع کۆمەڵگە بزانێت تۆ چی وتووە ئەگەر ملاحەزەیەک دێت لەسەر مەوجودێتی کەسانێک کە مەسەڵەن بڵێن تۆ باسی مافی مرۆڤەکەی بەڵام ئەو تاریخەکەی سابقەکەی ڕەتی بە مافی مرۆڤ نییە تۆ جەخت لەسەر مافی مرۆڤەکەی و ئەتوانی ئەو پەیامەش بێ بۆ کەسانی کە ئێوە هاتوونەتە ئێرە بەخێر بێن بەڵام بەڕاستی نەری مافی مرۆڤ نین بەجا لەو باسانی کاڕۆنەسان وتی چۆن باسی فدراڵێ دەکەی باسی چارەنووسی کوردستانەکەی زۆر مەسائلتر یعنی هەموو مەدانێک بۆ بۆچی من هەموو مەدانێ ئەگەر نەتیجەکەی بزانین بە خازانجی خەڵکە ئەبێ بەشداری بکەین مثلا تۆ باسێک لە ئێرانە کاک عوسمان بە داوای لێبردن مەوزوعێک هەیە ئەوی شەوەیە کە ئێوە لە ناو حیزبەکەتانە دیارە باس کراوە و پرسیارە منەوەیە کەسێک یەکێک لە بەڕێزانی ئێوە بە ناوی کاک ئیبراهیم حسینە وەبزانم بەڵێ وتارێکی هەیە بە ناوی دوو سیاست لە نووسینی ئیبراهیم حسین و لەوێ باسی ئەوەی کردو کە ئایدۆلۆژی یا دەستێوەردانی سیاسی ڕادیکاڵ و دیارە ئەمە باسێکە لە ناو ئێوە بووە بۆیە شتێکی واڵەیە خۆ ناکرێت لە پڕێکە ئەمە هاتوێتە گۆڕە یار بەحسێک کراوە لە ناو ئێوە ئاڵگۆڕێک هاتووە کە ئیتر بە نەوعێکی کە هەڵسو و کەوت بکەن لەگەڵ گۆڕانکاریەکانی ناو کۆمەلگا زۆر ڕاستە ئەمە سابقەی هەیە ماوەکەشی کەم نییە بەوچیمەوەی کە خۆمان جەمعێکی زۆرمان لە ڕابێنی حەزب بۆی کە ئەم جۆرە فعالەتە سیاسیە لەباری عملیەوە پێشوازی لێ بکەین و ئامادە بین بیکەین هەڵبەتە وانییە کە کارێکی ئاسان بێ ئێمە ژۆکو جەمعێک کۆمەنیست کە پێشتر ئەگەر دەورێکی حاشیەیمان بوو بێ یا دەورێکی زۆر مەسائلمان ڕەت کردوێتەوە کە وەکو شتێکی مەبدەئی و ئایدۆلۆژی بنەماکەی بووێ ئەمانە مەسەلەی مەبدەیەکەمان چۆن لە پەرلەمانە جێگەی شوێنی شۆڕژنێ و ئەمەمان نەگۆڕیوە بەڵامەوەی کە مەدانێکە بۆ فعالەتی سیاسی ئەمە بۆ حتا ئەمە زۆری بیستا ئێمە جەمعێکی زۆر لە ڕابەرانی حەزب لە کادرەکانی حەزب خاناکەین کە بێ بەشداری بکەن ئەمە واقعە و هەر ئەوە شەکاڵێم ئێستا لایەنی ترکە لەگەڵ ئێمەنین گروپن ئەفرادن کەوتووەتە ڕەخنە لەم فعالەتە سیاسی ئێمە ئەنی قبولیان نییە بەمعنە نایانێ ئێمە یا خۆیان لەم پرۆسەیە لە ململانە سیاسیە بەشداری بکەن بەمعنە بایکۆت بە سیاسەتی دروست دەزان کە دەورانێکیش ئێمە بایکۆتمان بە سیاسەتی دروست زانیوە بەڵام ئێستا لەباری عملیەوە لەباری ئەزمونێکی چەند ساڵی خەباتی سیاسیەوە کە بایکۆت شتێکمان بۆ ناکا بە شتێک بایکۆت ئەزای چۆن ئەو وەکوتم بەمعنایەک ئەو شرایطانی بۆ پەرلەمان باسکەوە هیچ ڕێگریی دروست نەکردوێمە بەشداری بکەین ئێستا ئەحزابی کۆمونیستی لە ئێرانە ناتوان بەشداری پەرلەمان بکەن مەسەڵەن نایانەوێ نایڵن بەشداری بکەن لە کوردستانی عێراق لە کوردستانە هیچ ڕێگرێک نێک ئەگەر ناتوان ئەگەر ئیمکانێتمان ناتوانین بڵێن ئیمکانێتمان بۆ ئەنی ڕۆشن بین لە بەرامبەر خەڵکە ئەگەر مەسەڵەن ئایدێکی سیاسیە من لە ناو ئەم چەپ و کۆمەنیستە حاشیانەیە کە گلەیمان لێکن ئێستا بەڵام زۆرینەی خەڵک ئەوەتی پەرلەمان هەیە هەمیشە سوالان لە شخصی خۆم کردووە بۆچی بەشداری ناکەن عمومی خەڵک هەتا لە ناو کرێکارانە ئەنی گلەیمان لێکن لەوەی کە بۆچی ئێمە ناچینە ئەو زەرەکەی چیە زیانەکەی چێک بۆ ئەبێنە چی ئەنی خەڵک پێ دەڵێ بۆ ناچی بەڵام هاوفکرەکانە هاوبیرەکانە کە بە کۆمەنیست و باسی سوشیالیزمەکەن پێیان خەتەرناکە گەر ئێمە یا پێیان نامەبدەئیە ناوسولی ئێمە بچینە میدانێکەوە ئەو فعالیت سیاسی بکەین. زۆر سپاس. کاک نەسان لەم بابەتەوە ئێوە ئەڵێن چی؟ ئێوەش ئەگەر ئەو جۆرەی کە من ئاگادار بم کاک حەمیدی تەقوایی نووسراوێکی هەیە و لەو نووسراوەیەدا جەنابیان ئاماژەیان بە شتێک کردووە نووسراوەیەکە لەسەر بە ناوی لە مانیفستی کۆمونیستە چینی کۆمونیست لە نەقدی مارکسیزمی مەکتەبی لەوێ من ئەلبەتە چاوپێکەوتنێکی ئیشیان بووە لە تەلەڤیزیۆنی ئیکسراوەشم هەرچاو لێ کرد تقریباً
هەست بەوە کرێک ئاڵوگۆڕێ هاتووەتە ئاراوە لە ناو ئێوەشدا سەبارەت بە بۆ چوونتان بەرامبەر بە خەباتی جەماوەری لە ئێران چۆن بەشداری بکەن ئەوە لەناو ئەوەش بەحسێ کراوە شتەکە یاکو لە پڕ بەوە گەیشتوون بەخۆشیەوە لە ناوی ئێمە زۆر هاو دەنگی هەیە ئەو بۆ چوونە ئێمە مەسەڵەن لە زۆر دیالۆگمان بووە لە دیالۆگەرێک تریش وە مەسەڵەن کۆنفرانسێوە لە بێرگیش گلادباخ ئەترافی کۆن بەرگوزار بوو من و هاوڕەیەکی ترچوین سخەنڕان نەبووین وەلێ بەشدار بووین تەواوی ڕۆژ لەوێ نازری ئەومە بەحسە بووین یا لە دیالۆگەرێک ترا کە ئەحزابی کوردی بەرگوزاریان کردووە لە سلێمانی ئێمە نەقتێکمان نەبووە و هەمیشە ئستقبالمان کردووە لە نۆعێک دیالۆگ لە بینی ئەحزابە هەم بۆ ئەوە بتوانن بە تەعامڵێکی زۆرترۆ بە یەکەوە لەسەر ئەوزاعی سیاسی جامعە تەسیراتی خۆیان دابنن هەم لە تریبونێک کەڵک وەربگیرێت بۆ ئیبرازی نەزەرات و بێسا سیاست و بەرنامەکان دەنەتیجە ئێمە لەگەڵ حزبی دموکرات دانیشتنمان بووە لەگەڵ ئێوە کە بە وفور و زۆر دانیشتنمان بووە مرەتەبەن ارتباطمان بووە لەگەڵ کۆمەڵە سازمانی کوردستان حزبی کۆمۆنیستی ئێران و ئەمە بەحسێکە کە لەناو ئێمە بۆیە بۆ بەرجەستەیە زۆرتر خۆی نیشانەدا لە دوای خیزشی کۆمەڵایەتی ژنجیان ئازادی و تەبدیل بوو بە ترندێکی سیاسی بۆ ئێمە لە جامعە کە ئێمە چه تەسیراتێک لە لەبانی جنبشهای کۆمەڵایەتی و لە جامعە توانین دابنین بۆ ئەمە بلەخەرا ئەم خیزشی ژنجیان ئازادیە پێشڕەویهایەکی زۆری کردووە تەبدیل بێ بە جنبشێکی ئیجتیماعی بۆ تا انتها تا سەردەگۆری جمهوری ئیسلامی دەنەتیجە ئەمە بەڵێ ئەو نووسراوەی حەمیدی تەخوایشە گەڵاڵەی ئەو نەو بۆ چوونانەیە کە لە واقع مەرزبەندیەکی سیاسیە لەگەڵ نەوعێ لە چەپە خۆی لە حاشیە وەزانێ و پێی وایە گوناحە ئێمە بڕۆینە ئەم ناو ئەم دیالۆگ و بەحسانە گوناحە ئەگەر بڕۆینە کۆنفرانسێ بەشداری بکەین کارێکی خراپە لە ئارمانەکانمان هاتوین سخوارەوە من واقعاً ئەو بەحسانەی کە هاوڕێ عوسمانی حاجی معروف لێرەیەکە زۆرم پێخۆشحاڵە من پێم وایە چەپی کۆمۆنیزمی کارگەری بۆ هەموو سابقا بۆ هەموو بنیامە باشانەوە لە عێراق و کوردستان هەیەتی بەم بۆ چوونەوە ئەتوانێت تەبدیل بێ بە نیرویەکە زۆرتر جێ باوەڕ بێت لەناو جامعە بێ لە شەقام بێ لە پیادەڕەو نەبێ حاشیەی نەبێ و ئەم بۆ چوونە بە نەزەری من خۆشحاڵ کنەندەیە والعان ئەوانیش بەهر لە لای ئێوە بمێنمەوە کاک نەسان ئێوە کەوتونەتە بەر ڕەخنە و توانجی بەشێک لە چەپ کە ئەوان پێیان وایە ئێوە خۆتان هێناوەتە ئاستی هەندێک لە هێزی ناسیۆنالیست شەب ناسیۆنالیست ڕاست و ئەمانە هیچیان لە بەرژەوەندی چینی کرێکارە هیچ هۆڵێکیان نەداوە ئەمانە بۆ حتا بۆشتی بۆ ئازادی ناو کۆمەڵایەتیش بۆ مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کورد بە زۆشتی تر ئەمانە کێشەیان هەیە و لەو بابەتەوە ڕەخنە گیراوە لەو مۆردەوە ئێوە ئایا پێتان وان نییە ئەم کۆبوونەوە دابڕانێک لە ناو چەپا دروستەکات بە جێگەوەی یەکێتیە لە ناو چەپ دروستکات تکایە بە کورتی با فریای پرسیارەکان لەێژەوە بە نەزەری من ئەم دابڕانە دەستی پێکردووە هاوڕێ مەحیە لەواقع لە ئینقلابی ژینا ئەم دابڕانە دەستی پێکردووە هەر ئەوڵین دابڕان ئەو بوتیان بۆ ئێوەڵێن هەمە با هەموو پێکەوە لە سوورەتێکا جنبشێ دەستی پێکرد بوو بەناو ئینقلابی ژیناوە هەموو بە یەکەوە ڕۆشتە ئارامستانی ئایچی و لەوێ شعاری ژنجیان ئازادیاندا وتیان بۆچی ئێوە ئەڵێن هەموو پەرچەمێ بێتە ڕۆنە ناو پەرچەمەکانی تر ئەمە دەستی پێکردەوە بەڵام بە مرور وەختی ئەڕۆینە بەرەوە وەختێ جامعە قوتبی تر ئەبێتەوە وەختێ خاست و متالباتی جامعە بەتایبەت جنبشە اجتماعیەکان بەرجەستا بنە وەکو عەلەی ئەعدام وەکو فەقر و فەساد و بێسڵا بێکاری وا لە ناو جامعە وجودی هەیە بەیانیەهای وا وجودی هەیە جنبشای ناو کاریگەران متشەکڵتر و
تعرضی ترابن دابرانە ڕاتە ئەو عرسا لەنە جوان پێیان وایە ئەگەر ئێمە لەگەڵ 4 سازمانە کە بەحسی فدرالیزمەکەن یا 4 سازمانەکە ئتنیکین بەسی مەسائلی خوزستان یا ئازربایجان یا بەلوچستانەکە تەبیل بووین بە جێرمەجموعەی ئەوان ئەمە بەحسێکی کامڵەن نادروستە کێ هەیە بتوانێت چاوی خۆی بەسێ لە ستەم و لە ناعەداڵەتیەکە لە بەلوچستانە وجودی هەیە کە میزانی ڕێژەی ئەعدامەکان لە تەواوی ئوستانەکانی ئێران لە بەلوچستان زۆرتر و بانترە منداڵی بێشتاسامە فەقر و فەلاکەت ئەمان ناوین من ئەڕۆم لەگەڵ سازمانی بێسا بەلوچی دانیشم قساکم لە عینی حاڵە ئەگەر قەرار بێت ئەوان بێن و جامعەی ئێران موزاییکی بکەن و بیکەن بۆ نەوعە پارلەمانتاریزمەوە تەجروبە کراوە لە عێراق لە شوێنایتر سێ خۆمەکەم بەوە ئەتوانم بڵێن بە نەحمانیە جامعەی ئێران موزاییکی بوو وە چەپ ئەمە بە نەزەری من تەشخیصنادا لەسەری ئیدۆلۆژیک خۆیەوە لە حاشیەوە ئەڕوانێتە ئەو مەسائلە بڵێ کاک عوسمان ئەو جۆرەی کە چاوەڕوان ئەبوایە بکرایە لە دوای ڕوخانی حکوومەتی بەحسەوە چەپەکان دەوری زۆر گرنگیان بوو لە ئەو شۆڕشە بەڵام وردە چەپەکان بەڕاستی کەوتنە پراوێزەوە و هێزەکانی هێزە ئیسلامیەکان هێزەکانی تر زیاتر هاتنە ڕوو ئایا پێتان وایە ئەم هەنگاوەی ئێوە بۆ ئەوەی کاتانەوێت لە پارلمانە لەو هەڵبژاردنا بەشداری بکەن جارێکی تر مەیدانەدا بە ئێوە کە دیسان ببن بە کۆمەڵایەتی و دەخاڵت بکەن لەوە یاکو ئەوە چۆنی هەڵەسەنگێنن داچی پێش هەموو شتێ ئەو شرایطی کە لە زمانی حکومەتی بەئسا ڕوویا شۆڕژ نەبوو هێزیشی ئەمریکا بوو کە هات دار و بەدی عێراقی شێوان عێراقی وێران کرد مثلا بە بێژگەل لە ڕوخانی حکومەتەکەی سەدام بەڵام نە کارەبای هێژ نە ساختمانی هێژ نە کاری هێژ بەرحاصل وێرانکردنی عێراق بوو ینی ئەوە نەتیجەی ئەوە ئەترازاتێک لە نەتیجەی ئەوەی کە حکومەتی بەعس لاواز بوو نەما هەڵسانێکی خەڵی ڕوویە و ئەو هەڵسانە ئەوەی کە ئامادەکاری بوو ئەحزابی بەتابەتی لە بەشی جنوب وەسەتی عێراقا حکومەت توانی کۆنتترۆلی کاتەوە بۆ ماوەی چەند ساڵێکی بۆ ماوەی 10 ساڵێک زیاتر بەڵام مەسەن شرایطی کوردستانەوە بوو کە هەتا کوردستانیش گەورەترین ئاوەری تیاڕوویە گەورەترین ڕاکردنی خەڵکی تیاڕوویە دوای ئەو ڕاپەڕێنێت چونکە ڕاپەڕینێکی منتەزەم نەبوو ڕاپەڕینە بوو کە ڕابەرایەتی نەبوو ڕاستە کۆمنیستەکان و شوراکان لە دەورانەیە جێگە و ڕێگەیشان هەبوو بەڵام نەیانتوانی وەکو هێزێکی سیاسی داواکردنی دەسەڵاتێک و خۆزانین بە خاوەنی کۆمەلگارە و کاتەش چەپەکان ڕاستە بەرنامی سیاسیان شورا بوو بەڵام شورا بە معنایە کە بۆ دەسەڵات بێ لە ئەجندای ئەو هێزە سیاسیانە نەبوو بە هەموومانەوە بە هەموو چەپەکانەوە ینی ئەوە زعفێکە کە بەحسێکی ترە کە توانێتسان لە شوێنیچکە دەقیقتر جددیتر باز لەم بارەیە بکە ینی بەڵام وەکوتم ئەحزابی ناسوونسە ئامادەتر بوون چەکگار بوون وتوانیان ناوچەکە داگیرکەن هەتاوەی کە بوو بە شەڕی ناخۆش و تا ئێستا زۆنی سەوز و زۆنی زەرد ئەوە بێتە 24 ساڵ 30 ساڵ بەقینی خۆی بەخۆتی خۆی باقیە بەرحاڵ بەڵام کۆمیسەکان لەو شەرایطەشە ئەگەر حیزبیان بۆیە کە حیزبیان نەبوو ئەو وەختە لە کاتی هەڵسانی جەماوەرە حزب وایە و حزبێکی سیاسی بەمانە حزبێکی ئایدۆلۆژی کۆمونیستی حزبێکی سیاسی کە خەڵکی سازمان بە وەڕابەری شوراکانی بکدا ئەکید کۆمیسەکانش لە مەخوعەتی و لە معادلات سیاسیان جێگە و ڕێگەیشکانە بوو بەداخەوە کە ئەوانە ئەوە نەقسی ئەو بزوتنەوەی لەو زەمەنەی خۆیان بەڵام تاریخی دوای حزبی کۆمونیست لە شرایطێکە هاتە پێشەوە دروست بوو حزبی کۆمونیستی کارگەری کە دەسەڵاتی ناسیۆنالیست تەسبیت بوو هەتا ئیسلامیەکانیش ناتوانانی ئەو جێگە و ڕێگەی پیاکەن وەکو ئەحزابی ناسیۆنالیست و تا ئێستا کوردستان بەژێر دەستی دەسەڵات و حکوومەتی ئەحزابی ناسیۆنالیست ئەمە واقعەتی کوردستانە بەڵام ئەمە دەرگای دانەخست و ئێمە ململانی سیاسی جەنگی بکەین لە بەرامبەر هەت لەگەڵ ئەوەی کە خواستمان ئەوەی ئەم دەسەڵاتە کۆتایی پێبێ کۆتایی پێبێت دەسەڵاتێکی
بە دەوری خەڵک بە دەخالەتی خەڵک بە مەکانی خەڵک شوراکان دامەزرێ ئەمە کارێکە بەیانی ناکرێ ئی کاری ئەوێ و کاری زۆرێ ئامادەوێ جاەکێ لاانەیە کە ئەمە بێ ڕوو بە خەڵک بە علەنی بە شەفاف و لە هەموو مەدانەکە هەر مەدانێکە باز لە قازانجی خەڵکە و قازانجی خەڵک تەمینەکە ئەبێ مەوجودێتمان بێ ئەبێ حزورمان بێ ئەمە ئەوەی ئاڵگۆڕێ ئەمە لەباری ئێوە دیفاعمان لێ کردووە مام لەباری عملیەوە جێبەجێمان نەکردووە نەمانتوانێ بگەین بەحسێکی ترە بڵێ مەسلەیەکە لە عێراق هەیە بە تایبەت لە کوردستانی باشوور هەیە ئەوی شەوەیە کە ئەگەرچی ئێستا فدرالیزم بەنەوعێک بەو شێوەی وا لە عێراق ئەحزاب بەخۆیان دەنگیان پێداوە و قبوڵیان کردووە بەڕێوە چێت بەڵام کێشەی نەتەوایەتی هەر کێشەیەکی سەرەکیە موچیان لێ بڕن ئەتوانن زەخت بخەنە سەریان ئەتوانن سنوورەکانیان لێ ببەستن هەموو نوعیکیەکەن یە دیارە کێشە نەتەوایەتیەکە هەر هەیە ئەو مەوزوعێکی مهم بووە لە کوردستانە بە تایبەت بۆ حزبی کۆمونیستی کاریگەری کوردستان لەو بابەتەوە ئێوە چ پلان و نەخشەیەکی تازتان هەیە بەسەر و گۆڕانکاریانەوە بەسەر ئێوە هاتووە بۆ پێداچوونەوەتان کردووە لەسەر هەڵسوکەوت لەگەڵ وەزعیەتی سیاسی کە هەنووکەی کە هەیە لەسەر مەسلەی نەتەوایەتی ئایا پرۆگرامی تازتان هەیە یا هەر ئەوەی کە ئێوە پێتان وایە خەڵکی کورد حەقی هەیە بۆ خۆی دەوڵەتی سربەخۆی خۆی ببێت و هیچی کە هیچ کارێکی تری بۆ ناکەن وەکەوە ڕێکخراوی بۆ دروستکەن ئامادەسازی بۆ بکەن لەو بابەتەوە چیتان کردووە یەکەم شت حزبی کۆمسیی کرێکاری هەر لە نەوەتەکانەوە یەکەم حزب بوو کە دیفاعی لە جیابوونەوەی کوردستان و ڕفراندۆم بە دەنگی خەڵک بەگەڕانەوە بۆ دەنگی خەڵک کە کوردستان جابێتەوە لە حکومتێک کە ئیسلامیە کە بڵێن حکومتێکی قومی و ئیسلامیە نەتەوەیە کوردستان شرایطەکەوێت کە دەوڵەتی خۆی دروستکە بەمانە دەوڵەتێکی کە خەڵق قەراری باچیە نەک مثلا خەڵق قەرار دەوڵەتەکە ناوی کوردی بێ ناوی کوردستان بێ ناوی دەوڵەتی عەلمانی بێ ئەوە گەڕانەوەی بۆ خەڵک بەرحاڵ ئەم یەکەم حیزبین کە ئێمە لە پێش هەموو حیزب سیاسەکانەوە باسی چارەنووسی کوردستان و ڕفراندۆمان کردووە بەڵام ئەو ڕفراندۆمی کە بووە تا کە ئێمەش پێم وایە بزوتنەوەی کۆمەنجی کرێکاری بە هەموو لایەنەکەنەوە بەعام هەموو دیفاعمان لەوە کرد بەلە هەم ئەحزابی کۆمەنجی کرێکاری لە ئێران هەم لە عێراق لەوەی کە بچینە پشت هەرچەنە ئەو ڕفراندۆمە بارزانی ئیدعای بۆ کرد و بارزانی خسێ بەرنامەی خۆیەوە ئێمە لەبەرەوەی کە باسی چارەنووسی خەڵکی کوردستانەکە پێشوازیمان لێ کرد تا کاریشمان لەسەر کرد بەڵام ئەو بوو کە خودی بارزانی خودی پارتیای کوردستان ئەو پرۆزیان بە شکست گەیان و ئەو شکستە دۆخی سیاسی کوردستانی گۆڕی دۆخی سیاسی کوردستانی گۆڕی مەسەلەی نەتەوایەتی چووە ئاستێکی ترەوە چوە ئاڵوگۆڕێکی ترەوە یعنی ئاڵوگۆڕە ڕووی هەرەوەی کە ئەو دەسەڵاتی کرد لە کەرکووکە هەیە بوو ئەو دەسەڵاتی کە باسی اقتصادی سربەخۆیان نەکرد باسی دەوڵەتی سربەخۆیان نەکرد باسی هەتا دەوڵەتی کوردیانەکرد هەمووی چوە ژێر ئاو و باسێکی نەما ئێستا بوو بۆی دوای ڕفراندۆمی کە شکستێنە هەم بەرزانی هەمێکێتی نیشمانی گەڕانەوە بۆ لای حکومت گەڕانەوە بۆ لای حکومت ئەنی جۆرێک ئێستا مەسەلەی نەتەوایەتی ماوە کێشەی لە کوردستانە ماوە بەڵام ئەحزابی ناسیۆنالیست ئێستا وەکو بەرنامەیە کە هیانە سواری ئەم مەسەلەیە بوون ئێستا بەکارێنن لەوەی کە بگەڕێنەوە بۆ بەغا بەبوجەوە بە بەمبوچەوە بە هەموو مەسائلێکی رابطەی اقتصادیەوە ئەو اقتصادە سەر بە خۆ دۆڵەتی باسییانە کرد باسێکی نەما و تقریبا مجتمعی کۆمەڵگەش بەعام بەجیا لە ئەحزابی سیاسی ناسیۆنالیست کە ئەمانە بەخائین نەزانێ و ئەوێ ڕێگەی کە تر بگرێتە بەر شرایطی کۆمەڵگە گۆڕاوە ئەنی ئەمە چاوەدانی ئێستا ناتوانین بۆچوونی من شخصی من ئەگەر چەند دروست بێ ناتوانین ئەوەی کە ئێستا خەڵک لە ڕێی مەسەلەی نەتەوایەتیەوە هەڵخڕێنین خەڵک بۆ ئەو نایە هەتا ملاحەزەکەن خەڵک جوێن بۆ چەند زۆر میدیا لەسەر شوێن هەتا لەسەر جادە قسە بەواڵێ بە خۆڵێک کە کوردم ئەنی ئەم ڕفراندۆم و شکستی بارزانی تەواو فەشەلێکی گەوری بەزوتنەوەی ناسیۆنالیستێنە لەوەی کە ئەو کە معلوم بوو ئەو چارەسەری کێشەی کورد ناکات و پیشانیا کە نەک چێژی ناکات تووشی دەردیسەری و بەڵاشی کرد ئەمە جۆرێک واقعەکەی گۆڕیوە
ئێمە باسەکەمان لە بەرنامەیە جیابوونەوەی کوردستان ڕفراندۆم هەرماوە بەڵام چ شرایطێک دێتە پێشەوە و ئەو شرایطی کە بێتە پێشەوە چی ئەخوازی ئێمە بیکەین چۆن ئەڵێن چینە مەیدانی پەرلەمانەوە دیعا بۆ سیاسەتێکمانەکەین هەڵبەتەمە کە کێشەیەکی عمومی خەڵک بێ و کێشەی بێ پێویستی بەچارەیە هەڵبەتە لە کاتی خۆیان قسەی لەسەرەکرێ ئەینا مەبدەعەکە چارەسەری کێشەی کووردە و گەڕانەوە بۆ ڕای خەڵکی بڕیاری خەڵک بڕیارەیە ئەمە مەسەلە ئەسەکەی بەڵام حالیەن ئێستا کێشمەکێشی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق معلومە کە هیچ پەیوەندیەکی بە چارە بەڵێ زۆر سپاس کاک نەستان لە شۆڕشی ژنجیان ئازادیە کە ئێوە بۆ خۆتان ئاماژەتان پێکردوە پێتان وایە ئەوە گۆڕانکاریە وا لە ئێرانە ڕوویدا تەسیریشی لەسەر حزبی کۆمونیستی کاریگەری و هێزە شەپەکان داناوە ئەبێدا بنێت لەوێ داخوازیهای جۆرواجۆر هاتووەتە پێشەوە لەوێ ئێمە هەر لەم کۆبوونەوەی ئۆسلۆشە باسی لامەرکەزی بوون مەسلەی ئەو نەتەوانەی کە زڵمیان لێکرێت و ئەمانە زۆر هاتووەتە پێشەوە لە پەنای ئەوەیشە مەوزوعەکە فقط مەوزوعی نەتەوایەتی نییە و ناشتوانین بڵێن فقط مەوزوعی چینایەتیشە ئەوە ژینگەیە ئەوە مەسلەی جنسیەتە ژنانە ئەوە مەسلەی لاوانە هەموومانە دەستیان داوە بە دەستی یەکەوە و بووە بە پرسیارێکی کۆمەڵایەتی گەورە ئایا پێتان وایە ئێوە بۆ هەریەک لەوانە کارەکەن و لەسەری بەرنامەدانن لەسەرەوەش مەسلەی نەتەوایەتیە مەسلەی نەتەوایەتی بۆ ملیەتانەی وە یا ئەو نەتەوانەی وا لە ئێران داوای حقوق خۆیانەکەن ئێوە لەو بابەتەوە چیەکەن مەسلەی ئەوزاعی ئێرانە و شارتان پێدا زۆر بەربڵاوە ویلایەکی جنبشایەکی کۆمەڵایەتیە کە وجودی هەیە لەسەر مەسلەی فەقر و نابەرابەری لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵک لەسەر ئەو نائەداڵەتیانە لە بەشای جۆرا و جۆرا هەیە لەسەر مەسلەی کۆڵبەری و سوختبەری لە کوردستان و لە سیستان و بەلوچستانە هەیە و لەسەر مەسئلەی ئەوە کە بالاخره لە بەتۆری واقعی لە جامعەی ئێرانە مەسئلەی ملی مەسئلەی کورد مەسئلەی ئتنیکی لە بەشهای جۆرا و جۆرا وجودی هەیە ئەمە وەختە جوابی پێدرێتەوە کە شرایەتی کامەڵەن ئازادی دیالۆگ لە بینی نیروهای کۆمەڵایەتیە بێتە بەرەوە و لە عینی حاڵا وەختی دەورەیەکە دەورەیەکی پڕتەلاتومی سیاسیەوە جامعە خەریکە بەرەو ئەوڕواکە پلاتفۆرمی خۆی بۆ دەخالەتگەری کۆمەڵانی خەڵک بێسلاح بواتە بەرەوە لەوێش بە نەزەری من قابلی بەحسە ممکنە مردم ئەحزابی کوردستان بڵێن ئێمە ڕەفراندۆمەکەی ئەمە هیچ ئیرادێکی نییە لە نەزەری ئێمە تەواوی ئەحزاب ئازادن فعالیت کەن حتا ئەگەر حزبێک ئێلام کە من حزبێکی جودایی تەڵەبم هیچ نابێ محدودیەتێکی بۆ بێتە بەرەوە لە جامعەیە کاکە بەرئەساسی ئەعماڵی ئێرادەی کۆمەڵانی خەڵک بێ لە عینی حاڵە تا ئەو جێگە ئێمە بتوانین بەحسی واکەین کە لە جامعەیە ئێرانە مەسەڵەن فدرالیزم و ئەم نەوع فدرالیزمەوە باسەکرێت شتێکی مناسب نییە بۆ دەلیلە جامعەی ئێرانە کاتە جامعەیەکی وەک ئیشارەم پێدا موزایەکی و ئەمە لە ئیتحاد و هەمبەستگی کرێکاران کۆمەڵانی خەڵک کەمە کاتەوە ڕێگە حەلی ئێمە وەکو ڕێگە حەلیکی چەپی کۆمونیستی ئەوەیە کە ڕاجع بکرێت بە ئەفکاری مردم بە ڕفراندۆم و خەڵک کۆمەڵانی خەڵک هەر ڕێیەکیاندا ئەو دەوڵەتە یا ئەو سیستمە حاکمە مۆزەفە بە تەواو حمایەتی لێ بکە قبولی بکە لەشکەرکەشی بۆ نەکە تحتی عنوانی وەکو سەڵتەنەت تەڵەب یا جمهوری ئیسلامی ئەوە کە تەمامیەتی ئەرزیان بردوسە ژێر سوال میلیتاریزمی نەکە خوێنڕێزی نەکە و بە ڕەسمیەتی بناسێ بەڵام هەوڵ و تەلاشی ئێمە وەکو سازمانێکی چەپ ئەوەیە کە بڵێن ڕفراندۆ بکەین
بەڵام اتحادی بینی مردم کۆمەڵانی خەڵک کرێکاران مەسلەیەکی مهمە و ئەمە ئەتوانێت ئێمە زۆرتر لە جامعەیەکە کە قرار بێت دنیایەکی باشتر خۆشببختی و سەعادەت بۆ کۆمەڵانی خەڵک بێرێ ئەمە ڕاحەتترە ولی دەواازە بۆ تەواوی بێساد جریانهای ئتنیکی جریانگەرە کە تەرەفداری فدرالیستەوانە بازەوە ئەتوانن خۆ باسی خۆیان بکەن ئەم دیالۆگە و لە ئۆسلۆ دەستی پێکردووەوە بە نەزەری من باشە ئیدامەی بێ دەواازەیەکە بۆ ئەوە کە زۆرتر ئەم قسە گەرخۆمانە بەرەساسی بەردامە بکەین ئەوان بێن باسی بکەین باسکەین ئالعان لەوێ بەحسی مەسەڵەن لە تەرەفی جریاناتی ئازەربایجانی غەربی و شەرقی لێ بەشداریە کردووە جریانێکی ناسیۆنالیستن ئەوە ویدۆیان داناوە بە عکسی حەمیدی تەخوایە و نەقتی قسەکانی حەمید تەخواییان کردووە چه ئیرادێکیە ئەوە باشە کە کۆمەڵانی خەڵک لە هەمچین زەرفیەتێکی اجتماعیە بەت ئەوە کە ئیسە میدیای اجتماعی توفر وجودیەیە لە نەزەری حزاب ئاگادار بن و ئەوە ئەتوانێت انتخابی بە نەزەری من یا هەڵبژاردننی کۆمەڵانی خەڵک زۆر سادەتری بکات ڕەحەتتری و مردم بە زبانی بە چاوێکی زۆر بازە و بە زبانێکی پاراوە لە ئاداف و سیاستای هەر حزبێکە پێیان وایە سەعادەت و خۆشببختی ئەتوانێت تامین کات ئەساسی ئێرادەی کۆمەڵانی خەڵک ئەو انتخابە بکەن بە نەزەری من ژیان ئازادی یەکی لەو دەستاوەردانەیە کە زۆر شتی زۆر فعالیەتی بەرەوڕووی جامعی ئێران باس کردووە و هێناویە سە پێشەوە ئەوڵەن ئتحاد و هەمبەستەگیەکە لە ژیان ئازادیە لە بینی شعارەکانە لە بینی کورد و ئازەری و عەرەب و بەناتخی جۆرا و جۆرا درا خودی ئەمە زۆر ئومیدوار کنندەیە زۆر خۆشحاڵ کنندەیە کە میزانی هەمبەستەگی بینی کۆمەڵانی خەڵکی زۆر بربڵاوتر کرد دوومەن مەسئلەی ژنان و حجاب کە یەکێ لە مهمترین ئەرسعای مبارزەیە تەبیل و بە پێشڕەویەکی گەورە تا ئەوە کە تا حدودەن بە جمهوری ئیسلامی بێحجابیەکی زۆر بربڵاو تەحمیل کراوە و لەلایە تریشە و ئێمە شاهدی دەها بەیانیە و تەشەکولهای جۆرا و جۆر هەین کە هەر ناسبەتهای جۆرا و جۆر خەریکن ئیطلاعیاتن حمایەتەکەن و خودی ئەم یەک دێخە ئێتساباتی غەزای زندانی قزل حسار و پشتیبانیە کە لە ناوەوە لە دەرەوە لەم ئێتساباتە کرا بە نەزەر من نمونەیەکی بەرز بوو بە ئەوە کە نیشانیدا مردم چەندە ئامادەن بۆ پێشڕەویهایەکی مهم بە تایبەت لە بێنبردی سزای ئێعدام کە یەکێ لە ئەسلیترین وەسیلەیەکە کە جمهوری ئیسلامی حفزی بەقای پێکە. بەڵێ کاک عوسمان کە بینەوە سەر مەسەلەی هەڵبژاردن ئایا ئێوە توانیتان وەکو خۆتان لە هەڵبژاردنا بەشداری بکەن یاکو هێشتا ئەوە جێبەجێ نەبووە بەڵکو لایەنێکی تر دێت و نوێنەرایەتی ئەوەکات؟ دەنگی من هات فەرموو کاک بەداوای لێبردن دەنگەکەتان فەرموو گوێم لە زۆربەی قسەکانی لە سا هەشتا قسەکانی هاوڕێنەسانم گوێ لێ نەبوو هەمووی خەتعەکە بەرحاڵ دیار لە سوێدی مشکلەکە وابزانم ئینترنێتەکەی لای ئێوەیە ئەبێ ممکنە بەرحاڵ ئەدایکەوێنە ئێمە بەوەی کە نەمانتوانی بەشداری بکەین ئەوەی بەمانایەک ڕێگەی یەکێ لەش ئیدامەدان بۆ فعالێتە سیاسیە خۆ پیشاندان لەو فعالێتە سیاسیە ینی مەوجودێتمان بۆی کە بسەلمێنی لە فعالێت سیاسیە یەکەمەوەی پلاتفۆرێکمان بڵاو کردێتەوە کە لەسەر سایتی حزبێ ئەتوانن بۆی گەڕێنەوە سەیری بکەن بیا بڵاو کرێتەوە کە بڵاو کراوەتەوە ئەو پلاتفۆرێک کە ئێمە هەر لایەنێکی سیاسی هەر کەسایەتێکی سیاسی هەتا کەسێکیش بێت لە تەواوی عێراق و کوردستانە ئەگەر پشتیوانی لەو نەخشە عملان و بەرنامەی ئێمە بکە بۆ چوونە ناو پەرلەمان بچێ لەوێ دیفاع لەوانە بکە ئێمە دەنگی پێین و هانی خەڵکیشین کە دەنگی پێوانی هەتا تەبلیغی بۆکەی باوازەکەی کە بچون دەنگ بۆ کەس بەو لایەنە بن یا بۆ
کەسە بن لەو بارەوە شتێمە لە گفتوگویان لەگەڵ کەسانە و لەگەڵ لایەنە کە لەو بارەوە شتێک تاسە جواب شتێکمان دەست نەکەوتوەوە کە جێگەی پشتیوانی بێ یا جێگەی بێ کە قسەی لەسەر بکەین ماوە ئەو کارەمان ماوە کە ئەزانی چۆنە لە بەتایبەتی لە عێراقا لە بەغاوانە لایەن هەن کە جۆرێک علمانین بڵین سکولارن مثلەن نەتەوەیی نین یا مثلەن جەماعەتی تشرین هەیە کە لە ناڕزایەتەکانی بەغایە وەختی خۆی دەوریان دی و بەشداریان کردووە ئەنی کەسانی هەن کە جێگەی ئەوە هەیە ئێمە قسەیان لەگەڵا بکەین واگە بزانین دیفاع لەو پلاتفۆرمی ئێماکەن لە شەنە لە هەمووشی لە هەموو بەندەکانی لە چەند بەدێکی ئێمە بڵێن بانگەشەی بۆکەین کە خۆمان دەنگی پێین و بانگەشیش بۆکەن کاڵە دەنگی پێ بە ئەوەی کە لەباری عملیەوە ئێستا ئێمە بچینە پای و کە معنای ئەوە بێ ئەو نەخشەی کە ئەمانوێ بەشدار بین لەم عملیە سیاسیە ئێستا ئەگەر خۆمان دەمانتوانێت ئەم ڕێگەیەش هەیە ئەگەر هیوادارم هەبێ و سەرکەوتوو بین. بەڵێ زۆر سپاس کاک نەسان دوایین پرسیارم لە رابطە لەگەڵ مەسەلەی وایە کە هێزە سیاسیەکانی کوردستانیش کۆبوونەوەیەکیان بوو لە کۆڵن حتمما بۆ خۆشتان ئاگادارن لەوێ دیارە ئەو تاریفەوە کراوە بۆ بەشداریەوە هێزانەوانین وا هێزی چەکدارن ئەوە پێتان وایە کە ئەبێت لەو ڕادە تێپەڕ بێ و هێزی سیاسی تریش کە لە ساحەی سیاسی کوردستانە هەڵسوڕاوە گە چەکداریش نەبێ ئەبێت لە شوێنی وا بەشداری بکە بووەوە ئەبێت چی بکەن بۆی بتوان ئەو نزیکایەتیە پێک بێنن کە ببن بە بەشێک لەو جەمعی وە ئێستا لە خەریکن بە ناوی دیالۆگ پێکاتووە بەشداری بکەن. بەڵام تکایە بە کورتی کاتم زۆر نەماوە. من لەو کۆبوونەوە بە مناسبەتی سوێمین ساڵیادی ژینا بەرگوزار بوو لە شارێکی لە شارێکی کەناری کۆڵ بە ناو بەرگیشکلاتباخ بەشدار بووم لەگەڵ هاوڕەیەکتر خۆب نازری بەحسەکان بوو کە بە نەزەرم بەحسای جۆراو جۆر کرا هەم دوو پانل بوو پانلی ئەحزاب و پانلی کەسایەتیەکان کە بلاخەرە لە مۆزەعێکی کارشناسانەی سیاسیەوە سۆباتیان ئەکسەر دەستاوردها موقعیت و جێگا و پێگای ژنجیان ئازادی کرد لەزە من ئەقدامێکی باش بوو عەلارەغمی ئەوە من چەند نەقدێکم بە بۆچوونەکانی هەر سخەنڕانی یا هەر ئەرزیابیە لەلایەن ئەحزابۆ بێت خودی ئەو کانونی دیالۆگە تەشکیل بووە لەزە من هەنگاوێکی مثبەتە هەر بۆ دەلیلە ڕۆیشتوم تیا بەشدار بوون ڕۆژێکی تەواو و گوێم داوە بە بەحسەکان و ئیسە زۆرترەزانم بەسەر موازە و جایگای بەحسی ئەحزابی جۆرا و جۆرچۆنە وە کولەن ڕێهای مؤثری پێشڕەوی خیزشی ژنیان ئازادی هەم لە کوردستانە هەم لە سەحتی سەراسەریە و چه فاکتۆرگەرێکی مهم وەسڵە دەبێت ئەمە دەستاوردێ مهمە کە لە نەتیجەی ئەم دیالۆگانە تۆ تەشخیصە دەی ڕێحەلی کۆمەڵایەتی مؤثر و مثبت چۆن نەتوانی پێ بکەیت لە بابەتی سوالی دووەمە ئێمە هەوڵماندا کە ئێمەش سخن هەوڵێکی لەلایەن منەوە وەکو زەرفەتی شخصی خۆم لەگەڵ هاوڕێیانی ترە بەڵام ئەو کارە ئەنجام نەگیرە من پێم وایە ئەو کارە بکرێت باشە من پێم وایە زۆر سازمانی سیاسی هەن دروستە هێزی مسلحیان نییە بەڵام لە بێسڵا چوارچێوەی ئەو دیالۆگا هەر وەکو تەجروبەی ئۆسلۆ لە نروێژ بەرگوزار بوو بە نەزە من حزوریان بێت ئێمە زۆر وەق لەگەڵ کۆمەڵە ئیسرائیل هاوبەشمانداوە عەلەی ئێدام مەسەلەی زیندانیان لەسەر مەسەلەی سەرکوب لەسەر مەسەلەی ژنان ئەوانە دەرنەتیجە من پێم وایە ڕێحەلێکی مثبەتە کە ئەم نمونە وا لە ئۆسلۆ بەرگوزار بوو تەعمیم بدرێتە سەر ئەحزابی فعال لە کوردستانی ئێرانە و ئەحزابێکی تر کە نیروی مسلحیانە بەڵام ئێمە هێزێکی قابلی مشاهدە و قابلی لەمسمان هەیە وەکو کومیتەی کوردستان تەلەڤیزیۆنمان هەیە کومیتەمان هەیە تەشکیلاتمان هەیە لە هەموو شارەکان و بەشداری ئێمە قەتعەن بە ئەو دیالۆگە قەتعەن ئەگەر زەرەر نەگەیەنێ مؤثرتریەکە کۆمەکی زۆرترەکە و باشترەوە من پێم وایە چەند حزبی ترە ئەگەر حتا هێزی مسلحیانە لەناو چەپەکانە
یا حەزابی تر توانن لەو دیالۆگا بەشدار بن و ئەمە بە نەزەری من بە قازانجا نەبەزەرە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کاک عوسمانی حاجی معرف سکرتێری حزبی کۆمونیستی کاریگەری کوردستان و هەروەها کاک نەسانی نەودینیان ئەندامی کومیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کاریگەری ئێران بۆ بەژاریتان لە بەرنامەیەدا. سپاس بۆ تو، سپاس بۆ مامنەبوونت. سپاسانەکەم ماندوو نەبینیەکەم لە هەردووکتن. زۆر سپاس. کاتێ خۆش. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرەهاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەهاتخوازم.